بەپی ئەو بە دوواداچوونانی کە ئێمە کردومانە نزیکی لە 30 بۆ 35 ئاوی بەرهەمهاتوو بە فیرۆ دەچێت. سەبارەت بە ڕێژەی ئەو ئاوەی لە باشووری کوردستان بەرهەم دێت، ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆی هەرێم ڕایگەیاندووە 91 پرۆژەی بەرهەمهێنانی ئاوی پاک لە باشووری کوردستان هەن لەگەڵ 5780 بیری ئاو کە تێک ڕای ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 2,620,000 مەترسێجا ئاویان هەیە. بەو پێیە هەر هاوڵاتیەک ڕۆژانە 360 لتر ئاوی بەردەکەوێت لە کۆی 2,620,000 مەتری سێجا ئەو ئاوەی ڕۆژانە بەرهەم دێت ڕێژەی 35% تا 40% بەفیڕۆ دەچێت. هۆکارەکەشی گەڕاندووەتەوە بۆ شکاندنی تۆڕەکانی ئاو، زیادە ڕوویکردنە سەر تۆڕی ئاو بە هەدەردانی لەلایەن هاوڵاتیانەوە. ئێمە ئەو هۆکارانەی کە گرتومانەتە بەر بۆی بە فیرۆدانی ئاو کەم بێتەوە، یەکی لە هۆکارەکان یەکەم جار ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانمان بەلاوە گرنگە. بەردەوام ئێمە هەڵمەتێکمانەیە لە قوتابخانەکانی شاری سلێمانیا، لە قوتابخانەکان لە شاری سلێمانیا ئەم ساڵ لەگەڵ ساڵی پارە نزیکی 50 قوتابخانە لەگەڵ باخچەی ساوایانە تیمەکانمان سەردانی ئەو قوتابخانەیان کردووە بۆ ئەوی ئێمە لە قوتابخانەکانەوانێ دەست پێ بکەین کە گرنگی ئاو لای قوتابی ئاجیزەکان هەر لە مناڵیەوان فێریان بکەین کە ئاویان لا گرنگ بێت. هەروەها ئێمە لەگەڵ مامۆستایانی ئاینی بەڕێزە لە وتارەکانی ڕۆژی هەینیە بۆ ئەوی وا لە هاوڵاتیان بکرێت کە گرنگی ئاویان لا بێت هاوڵاتیان بە فیڕۆی نەتەنێ. هەروە ئێمە لە شقامە گشتەکانی شاری سلێمانیا چەندین تابلۆی گەورەمان داناوە، چەندین بەرنامەی تەلەڤیزۆنی و لە ڕێگەی پێیجی داری لە ڕێگەی پێجی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیا و بەردەوام خەڵک هۆشیارەکەینەوە کە گرنگی ئاویان لا بێ بە فیڕۆی نەدەن. ئێمە بەشێکمانێ بەشی زیادەڕۆی لە بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیا هەمانە تیمەکانمان نەگەڕین بۆ شوێنەی کە ئاو بە فیڕۆ ئەدەن کە تەوافیان نییە کە زیادەڕۆی لە بەکارهێنانی ئاواکەن. بۆ جاری یەکەم ئاگاداریان نەکەنەوە، بۆ جاری دووەم پسوڵەیەکی خراپەیان پێدەن. ئەگەر زیاتر دووبارە بێتوانێ ئەگاتەوەی کە هاوبەشەکەیان بۆ ماوی کاتی ببڕێ. پڕی خارامەکە بەپی ئەو سەرپێشەی کە ئەیکات لە 10,000 دەست پێکە بۆ سەرەوانێت تا بەپی ئەو بە فیرۆدان و ئەو زیادە ڕۆی یەککردنە سەر بۆریەکانی ئاو ئەوە خەرامەکەی زیاتر دەبێت.